ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان دیو بونا را بریما دیو بونا را بریما بونا پشتو سنگلیما بونا پشتو سنگلیما تادی برزی تن لسلنا تادی برزی تن لسلنا دشمنی قال تن ودلنا دشمنی قال تن ودلنا ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان تا شهید خینین ریجه تا شهید خینین ریجه تا کو گلتا وین چیجه تا کو گلتا وین چیجه داری آزادی شنابی داری آزادی شنابی باخشین من رنگی نابی باخشین من رنگی نابی ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان دیو بونا را بریما دیو بونا را بریما بونا پشتو سنگلیما بونا پشتو سنگلیما تادی برزی تن لسلنا تادی برزی تن لسلنا دشمنی قال تن ودلنا دشمنی قال تن ودلنا ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان تا شهید خینین ریجه تا شهید خینین ریجه تا کو گلتا وین چیجه تا کو گلتا وین چیجه
رنگی نابه باخی جینمان رنگی نابه ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نام لینا و نشانتان نام لینا و نشانتان بەشداروانی خۆشەویست ئامادەبوانی ڕێوەڕەسمی دەی خاکە لێوە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆی کە ڕێز لە شەیدانی گەلەکەمان بنین ئەو شەیدانەی کە بە درێژایی مێژوو
مای شانازی نەتەوەکەیان بوو بە گیانی خۆیان چوونەتە پێشوازی مەرگەوە بۆەوەی کە ئێمە ئەمڕۆ لێرە ناو یادیان بەرزڕاگری. دەستپێکی بەرنامەکەمان بە دانانی تازە گوڵینە لەلایەن خۆشکە مێهری، هەروەها ناوەندی کەلتوری کورد خۆشکە شیوە ئەگەر زەحمەت کێشن. ڕۆحیان شاد و ڕێگەیان پڕێبوار. ئێستاش داوا لە هاوڕێیانەکەین ئەگەر زەحمەت کێشن و گوڵەکانتان لەسەر گۆڕی پیرۆزی شەهیددا بنێن سپاسگوزار دەبین. هەر هاوڕێیەک بنەوەرە ئەگەر لە لای خوارەوە تەشریف بێنن بگەڕێنەوە سەرەوە زۆر زۆر باش. گەورەترین شانازی بۆ هەر مرۆڤێک زیندومانەوەی ناو یادێتی ئەو شەهیدانە بەڕاستی مای شانازی نەتەوەکەیانن، هەرەوەی کە ئێمە دوای ساڵانێک ئێستا لەسەر گۆڕیان کۆبووینەتەوە و ئاجەگوڵینیان پێشکەش دەکەین. ئەوە گەورەترین دەستکەوتێکی کە ئینسان دەتوانێت لە توێنێ ژیانیدا بەدەستی بێنێت. هاوڕێیانی عزیز و خۆشەویست، بەشداربوانی خۆشەویست، زۆر زۆر بەخێر میکەین بۆ ڕێوەسمی دەیفاکردەوە. ئێستاش دەستپێکی بەرنامەکانمان بە سرودی نەتەوایەتی عێراقی ئیمساتێک پێدەنگی بۆ ڕێزی بۆ گیانی پاکی هەموو شەهیدانی کورد و کوردستان دەست پێ دەکەین. Cause now it would do
ئێستاش خولەکێک بێدەنگی بۆ گیانی پاکی شەیدانی دەی خاکەلێوە و هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و شەهیدی تازەی گەلەکەمان ئەلیخانی قاسملوو برایی پێش ڕێبەرمان دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بە پێوە ڕاگەست. ڕۆحیان شاد و ڕێگەیان پڕ ڕێبوار بێ. دەستپێکی بەرنامەکەمان بە پەیامی کۆمیتەی حزبی دموکراتی کوردستان ئێران لە وڵاتی سوئیس لەلایەن خاتۆ چیمەن باران میرزاوە. خات چیمەن گیان فەرموو. دەی خاکەلێوەی 1326 هەتاوی لە مێژووی نەتەوەکەماندا و بیرهێنەرەوەی ڕووداوێکی دڵتەزێن و لەبیر نەکراوەیە. لەو ڕۆژەدا پێشەوا قازی محەممەد سەرۆکی کۆماری کوردستان وێڕای ئەبولقاسمی سەدری قازی محەممەد حوسێنخانی سەیفی قازی لە سێدارەدران، بەڵام ناو و ناوبانگیان بوو بە ڕەمزی مێژووی خەبات و بەرخۆدانی کوردستانیان. خەڵکی کوردستان لەو ڕۆژەدا کە بە ڕۆژی شەهیدانی کوردستان ناودێرکراوە سەردانی گوڵگۆی شەهیدان و بنەماڵەکانیان دەکەن و پەیمانی درێژەدان بە ڕێبازی شەهیدانی نوێ دەکەنەوە. دەی خاکەلێوە مانایەکی هاوبەشی لای کوردستانیان هەیە، ئەویش درێژەدان بە ڕێبازی پڕ لە سەروەری شەهیدان و زیندوی ڕاگررتنی ڕێبازی نەتەوەی پێشەوای کوردانە. لەو ڕۆژەدا وێڕای ڕێزدەناندن بۆ گیانی پاکی شەهیدانی کوردستان و پەیمان نوێکردنەوە لەگەڵ ڕێبازەکەیان سڵاوی وەفا دەنێرین بۆ سەرجەم بنەماڵەی شەهیدانی سەربەرزی شەهیدان حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمیتەی سوئیس 12 خاکەلێوەی 2724. ئەوڕێنی هێژا ئێستاش گەبیستی پەخشان کەبین لەلایەن کاکالی سوورە چۆنی وە کوڕی شەهید بەم بۆنەوە حازری کرد داوای لەکەین پشتی کوێنێ و پەخشانەکەی پێشکەش. بەشدارانی خۆشەویست ماندوو نەبن، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک. سڵاو بۆ ڕۆحی سەرداری کورد پێشەوای کورد قازی محەممەد و ڕێبەرانی خۆشەویستمان دکتۆر قاسملوو و دکتۆر شەرەفکەندی. ئەمڕۆ بۆ لە لێرە بە نوێ لەلایەتی تێکۆشەرانی دموکرات و ئازادی خوازانی کورد لێرە کوبووینەوە تاوەکو نێریتێکی ساڵانە لە ڕۆژی دەی خاکەلێوەدا هەم ئەدای وەفا بکەین، ئەمە گناسی خۆمان ڕابگێرین، هەم پەیامێکشمانە بێ، پەیامی پەیمان نوێکردنەوە لەگەڵ ڕێبازی ئەوان، لەگەڵ سەباتی ئەوان، لەگەڵ بیر و باوەڕی ئەوان بۆ ڕزگاری. ئەمڕۆ ئاسۆی خەباتی ئەوان، ئاسۆی ڕزگاری میلەتەکەمان لە هەموو کاتێک ڕوونترە. ئەمن شتێکم ئامادە کردووە بە ناوی وەسیەتی پێشمەرگەیەک. باڵم داوە بە شارێکەوە لە دواکاتی هەناسەدا ماڵاوایی لە نیشتیمان دەنووسمەوە. پرچ و کاکۆڵی خوێناویم بۆ دوا سەفەر شانە دەکەم،
چاوم بڕیوەتە دار بە ڕوویەک هێدی گەڵاکانی دەلێرێنەوە سروەی شەماڵێک بەسەر زەناری ئازارەکانم داڕادەبرێ کەمی چاوەکانم تۆختر دەبێت سرم خستۆتە سەرڕانی خاک گوێم لە دەنگی هاوڕەکانمە گۆنای ئێوارەیەکی غەریب چەمەرای ئاوابوونی پێیە باڵندەکان لە زریوە وەستاون ئاسمان لە ئەستێرە دەزینگێتەوە بۆنی خوێن دایگرتووم هەناسە توندەکانم کورد دەدەمەوە مەرگ وەک ئەفسانەیەکی کوێرە لە پەنا کەڵبەی شاخێک گیری پێداوم تا شەو هێلانەی نەکردووە بە شارێکی بێدەنگدا دەفڕن ئەوە تا هەر قەترێ خوێن دەبێتە لە مام و ڕۆمانی سەفەرێکی درێژ بەرەو ئاسۆی ئازادی ئێستا دەمەوێت دەستی هاوڕێیەکم بگرم و پێی بڵێم نیشتیمان وەسێتی لێم دەوێت سرم شل و کەوتۆتە سەر خاک مشتێک گڵتون دەگوشم و پێی دەڵێم دەڕۆم و ڕۆژێک دێت لە نێو شەپۆلی شەرەفدا لەدایک دەبمەوە چاوەڕوانی دەبڕم و بەنێو بسک و سێبەری دڵی دایکانی ڕۆڵە شەید کراودا دێمەوە گوتم تا ئێرە ترفەی هەنگاوی پێشمەرگەیەک بووم لێرەوە میداڵی شەرەفی سەرسینگی نیشتیمانێک سپاس بۆ ئامادەبوونتان ئاوڕێیانی خۆشەویست بەشداربووانی عەزیز لەم بەردە لە بەرنامەکەمانە کە ویستی پەیامی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن کاکە ڕێبوارەوە کاک ڕێبوارگەم فەرموو. هەوڵیان و کاتتان باش نوتان بەخێر بێن بۆ کۆڕا بۆ یادی شەهیدانی دەی خاکە لێوان هەمووتان بەخێر بێن بۆ ئەو کۆڕا کە یادی شەهیدانی دەی خاکە لێوەیە لەسەر گۆڕی کاکتەهای نەمەر بەس پێم خۆش بۆ دەڕاستکەمەوە پەیامەکە یەکێتیەکانی ژنان و لاوان و خوێندکارانە کە بە نوێنەرایەتی بەرپرسکردن بە بەرپرسی کۆمیتەی لێرە دەیخوێنەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ماڵی سەربەرزی شەهیدان بەشداربووانی هێژە. هەروەک ئاگادارن 77 ساڵ پێشێستا ڕۆژی دەی خاکە لێەوەی 26 هەتاوی ڕێبەری زانا و بلیمەتی نەتەوەی کورد و سەرۆک کۆمارە تاقانەکەی کوردستان پێشەوا قازی محەممەد و هاوڕێیانی محەممەد حوسێنخانی سەیفی قازی و ئەبولقاسمی سەدری قازی لە مەیدانی چوارچرای مەهاباد بەدەستی ڕەشی دەسەڵاتی فاشیستی تاران و بە فەرمانی دیکتاتۆری پاڵەوی لە سێدارە دران و بوونە سەرقافڵەی سوورخەڵاتانی نیشتیمان. کارەساتی شەهیدکرانی پێشەوا و هاوڕێیانی کە پاش شەهیدکرانی کۆماری هیوا و ئاواتەکانی نەتەوەی کورد و لە ئەنجامی بڕیارێکی سیاسی بێدادگایی سەربازی ڕژیمی پاڵەویدا ڕوویدا هێما و واتای کێشانی سنوورێک بە خوێن لە نێوان نەتەوەی کورد و دەسەڵاتی داگیرکەری ئێراندا بوو. سنوورێک کە بە شەهیدکرانی سەدان و هەزاران ڕۆڵەی دیکەی ئەم نیشتیمانە و ڕێبەرانی دیکەی وەک قاسملو و شەرەفکەندی ڕۆژ لە دوای ڕۆژ تۆختر بۆتەوە. تاکو بڵێسەی ڕقی شۆڕژگێرانەی کورد لە دوژمنی داگیرکەر بەتینتر بێت و نەوە لە دوایەوە خەڵکی کوردستان بە گیان فیدایی خۆیان بیسەلمێنن کە کوشتن و بڕین و زەبر و زەنگ ناتوانێت ئیرادەی لەشکان نەهاتووی ئەوان و ڕزگاری و سربەخۆیی لاواز بکات.
وەڕۆڵەکانی کۆمار هەتا سەر ڕێبواری بە ئەمەگ و شێرگیری ڕێگای خەبات بۆ گەیشتن بە ئاواتەکانی پێشەوای مەزنی کورد و هەموو شەهیدانی نیشتیمان دەبن. لە سێدارەدانی پێشەوە کە باوەڕێکی قوڵی بە دێموکراسی، پێشکەوتنی کۆمەلگا، پێکەوە ژیانی گەلان و چارەسەری ئاشتیانەی پرسە سیاسیەکان بوو، بە واتای کوشتن و لە سێدارەدانی هەموو ئەو چەمک و باوەڕانە لەلایەن دەسەڵاتی فاشیستی دارانەوە بوو. لەو کاتەوە تا ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرانی بیر و باوەڕی فاشیستی داگیرکەرانە لە دەرەوەی دەسەڵات لە سڕینەوە و سانسۆری چەمک و بەها مرۆڤیەکان وە کوشتنی هەڵگرانی بیر و باوەڕی مرۆڤ سالاری لە ژێر ناوی یەک پارچەیی و تەناهی نیشتیماندا تۆسقاڵێک پاشگەز نەبوونەتەوە. بگرە چەقبەستویان لە زەلکاوی فاشیسم و سەرەڕۆییدا ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر بووە. لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ دەبینین کە کوردستان ئەو نیشتیمانەی کە قازی محەممەد سوێندی خواردبوو بە گیان و بە خوێنی خۆی پارێزگاری لە سەروەری خاک و کەرامەتی ئینسانی تاکەکانی بکە، لە ژێر دروشمی ژن ژیان ئازادیدا بۆتە لانکەی ڕاپەڕینی مەزن دش بە کۆنەپەرستی دەسەڵاتی سەردەم و ڕۆڵەکانی پێشەوە بە ئەزمون وەرگرتن لەوانەکانی ڕێبەرانی شەهیدیان بەو پەڕی ئازایەتی و بوێریەوە شەقامەکانیان لە داگیرکەر کردۆتە دۆزەخ و بەبێ هیچ سڵەمینەوەیەک لە لووتکەی فیداکردنی گیانی پاکیان بەرەنگاری چەکدارە خوێن مژەکانی ڕژیم دەبنەوە و وەک پێشەوە کە لە بێدادگایی سەربازی داود بووی هەر کامیان دەبنە قازی محەممەدێک و مەشخەڵی بڵێسەدار و گیانی تاریکی و کۆنەپەرستی. لە 76مین ساڵ یادی شەهیدبوونی پێشەوە و هاوڕێیانیدا ئێمە یەکێتیەکانی ژنان، لاوان و خوێندکارانی دموکراتی کوردستانی ئێران وێرای دووپاتکردنەوەی وەفاداریمان بۆ ڕێبازی شەهیدان یادیان دەکەینە هەوێنی بەردەوامی لە خەبات و وانەکانیان دەکەینە چرای تێکۆشانمان. سەرکەوێ خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد، بژی هاو خەباتی شۆڕژگێرانەی هەموو چین و توێژەکانی گەرانی سیستەم لێکراوە. سڵاو لە گیانی پاکی پێشەوە و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری ژن ژیان ئازادی یەکێتی لاوان 12 خاکە لەوەی 2724 کوردی. چی بوو تاوانی ئەوانەی وا لە سێدارە دەران غەیری دڵسۆزی وڵات و دوژمنی داگیرکەرانێت دوژمنینە دڵنیا بن کورد بە من ناتوێتەوە ڕەوڕەوەی بەرەو پێش مل ئەنێ و ناکشێتەوە. ئێستاش داوا لە کاک کەماڵ مەریوانی عزیز دەکەین بابەتێکی هەیە بە بۆنەی دەی خاکە لێەوە پێشکەش بە بەشداربووانی عزیز. سڵاو لە شەهیدی نووسەرمان شەهیدی پێشمەرگە کاکتەها. من لەبری چەپکەگوڵ لەبری کاژەگوڵێ تێب و قەڵەمم هێناوە، چونکە دڵنیام کاکتەها لە گۆڕیشا هەر نووسەرە و هەر دیموکرات. ئەو شەرەفەم پێ ببەخشن لەلایەن ئێوەیشەوە پەیمانی درێژە پێدانی ڕێگەی شەهیدان بڵێم بە هەموو شەهیدانی کورد و کوردستان لە سەروی هەموویانەوە قازی و قاسملو و شەرەفکەندی. لە کتێبی مێژووی شۆڕشی نەتەوەیەکانی کووردا کاک دکتۆر سادق شەرەفکەندی لە لاپەڕەی 98 نامەیەکی ژەنڕاڵ سمکۆ وەرەگەڕێتە سەر کوردی حەزم کرد، چونکە ئەم کتێبە پەیوەندی هەیە بە
کاکتەهای ئەتیقیەوە وەکو نووسەر وەکو ڕۆشنبیر وەکو قەباتکاری دیموکرات بۆیە حەزم کرد ئەو دەقەتان بۆ بتێنوانێت ژنرال سمکۆ لە نامەیەکا بۆ فەرماندەی نظامی ئازەربایجان ئاوا نووسێت چۆنە ئەم هەموو نەتەوە چووکانەی جیهان کە ژمارەیان ناگاتە چوار یەکی ژمارەی کوردەکان لە دەوڵەتە گەورەکان خود مختاریان وەرگرتووە نەتەوەی کورد نەتەوەی گەورەی کورد بیت و نەتوانی مافی خۆر لە حکوومەتی ئێران بستێنی باشترە بمریت کەوابوو ڕژیمی فارس بمێنیەوە و نەهێڵیت کوردستان ڕزگار بکەیت کەوابوو لەوە زیاتر فیدارکردنی گیانی خەڵک کارێکی پێسوودێ لێرەی تۆ بێ ئیجازەی کۆمیتە پیشنەهادێک ئەدەم هیوادارم بە هەند بگیردێ کوردستان و کورد نووسینی دکتۆر قاسملووی شەهیدمان لەلایەن کاکتەهای ئەتیقی و کراوە بە فارسی ئێمە پێویستە جارێکی تر بە هاریکاری هەمومان ئەو کتێبە بە نرخە لە چاپ بدەینەوە چونکە گەلێک گرنگە نەتەوەی فارس لێمان تێبگات کە ئێمە چێی و خاوەن چ مێژوو و چ نەتەوەیەکی هەر بژین و سەرکەوت شوێنی خۆیەتی لێرە یادێکیش بکەینەوە لە شەهیدی سەرکردە شەهید ئەمیر پاشاخانی کە ڕۆحی شاد بێ و ڕێگای خەباتیان پڕێبوار بێ لە کۆتایی ڕێوەڕسمەکەماندا پەیامی کۆمەڵی پێشمەرگە دیرینەکانی حزبی دموکراتی کوردستان ئێرانمان دەبێت کە لەلایەن کاک ساڵەوە پێشکەش دەکرێت کاک ساڵە بێن فەرموو بەشداربوانی ڕێوەڕسمی دەی خاکەلەوە ڕۆژی شەهیدانی کوردستان پێشەکی سپاس بۆ کاتێک کە تەرخانتان کردووە بۆ بەشداریکردن و ڕێزگەتن لە دەی خاکەلەوە ڕۆژی شەهیدانی کوردستان بەڕێزان ئەمڕۆ ئێمەی دوورە وڵات لەسەر گورکۆی هاوڕێی پێشمەرگەمان کاکتەها عەتیقی کۆبووینەتەوە تا ڕێوەڕسمی دەی خاکەلەوە ڕۆژی شەهیدانی کوردستان بەڕێوە بەرین تاوە گۆفایەک لە بەرامبەر ڕۆحی بەرزەفڕی و نەسەوت و شەهیداندا سەری ڕێز دانوێنین و بە دەنگێکی بەرز پەیمان و بەڵێنیان دەگەڵ نوێ بکەینەوە کە ڕێبواری تاسەر و لێژەدەری بە ئەمەگی ڕێگای پڕ لە شانازی و لە خۆڵبردوویان بین خۆشەویستان بۆ ئاگاداریتان لە کۆنگرەی پێنجەمی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە 16 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی و لە گوندی شیوەجۆی کاڵەشینی ناوچەی ڕەبەت بەسترا ڕۆژی دەی خاکەلەوە ساڕۆژی لە سێدارەدانی پێشەوای مەزن و سەدر و سەیفی قازی وەک ڕۆژی شەهیدانی کوردستان دیاری کرا تەنانەت کۆنگرەش هەر بە ناوی کۆنگرەی شەهیدان نێودێرکرا هاوڵاتیانی بەڕێز پێشەوای مەزن لە ماوەی کورتی پێکەنانی کۆماری کوردستاندا کە 11 مانگی خایان زۆر دەستکەوتی بۆ گەلی کورد دەستەبەر کرد بەڵام بەداخەوە بەهۆی کەمی تەمەنی کۆمار نەکرا لە دەستکەوتە بەدەساتوەکان کەڵکی پێویست وەربگیرێت کە ئێمەش ئێستا توانی بامان بە ئاسوودەیی لەژێر سێبەری کۆماردا حساباینەوە بۆیە لازمە بە کورتی ئیشارە بە دەستکەوتەکانی کۆمار بکەین ڕاگەیاندنی کۆمار کابینەی بە شێوەی ڕەسمی دیاریکردنی پێشەوا قازی محەممەد وەک یەکەم سەرۆک کۆماری کوردستان دامەزاندنی سوپای میلی کوردستان پەسەندکردنی ناوی پیرۆزی پێشمەرگە بۆ چەکداری شۆڕژگەر و خەباتکاری کورد پەسەندکردنی سووری نەتەوایەتی ئەیرەقیب وەک سرودی نەتەوەیی و مارشی نیشتمانی پەروەردە بە زمانی زگماکی واتە کوردی و بەکارهێنانی لە قوتابخانەکاندا پێشەوا بۆ خۆی لە قوتابخانەکان سەری نەبڕیوە و لە نزیکەوە لەژێر چاوەدێری گرتووە
نردنی ژمارەیە خوێندکار بۆ دەرەوەی وڵات بۆ خوێندن و فێربوونی زانست، پێکەنانی یەکێتی ژنان و بەشداری ژنان لە کاروباری سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیدا بۆ بەجێگەیاندنی ئەوەرکە پێشەوای مەزن لە ماڵە خۆی ڕادەست پێ دەکا و بە خێزانی خۆی لە کۆڕ و کۆبوونەوەکاندا بەشدار دەکات. دامەزراندنی یەکێتی لاوانی کوردستان، گرنگیدان بە ئازادی ڕادەبین و چاپەمەنی، شانۆ و شانەگەری، هەڵبەستوان و نووسەر و گەشەی فەرهەنگی، پەسەندکردنی ئاڵای کوردستان و هەڵکردنی، بوونی ئەمنیەت و ئاسایش یەکێک لە خاڵە هەرێک گرنگەکانی و کۆماری کوردستان بووە. بەداخێکی گرانەوە تەمەنی و کۆمار کەمتر لە ئازەمانگی خاگەاند، بەڵام بوو بە نقطە گۆڕانێک لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی لە مێژووی پڕ لە کارەسات و پڕ هەوراز و نشێوی گەلەکەماندا و وەک ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی شەوە زەنگی کووردا بۆ هەتایە و تا کوردێک مابێت دەدرەوشێتەوە. دوژمنە سەرەڕۆ و فاشیستەکەی عەمەڕەزاشا چاوی بەرایی دیتنی کۆماری کوردستان و خۆبەڕێوەبەری چارەنووسی کورد بەدەستی کوردی نەبوو. هەر بۆیە هێرشی دڕندانە و نابەرابەری کردە سەر کۆمارە ساواکەی کوردستان و ڕوخاندیان و سەرۆ کۆماری کوردستان و بەشێک لە بەڕێوەبەرانی کۆماریان بەدیل گرت. ڕژیمی فاشیستی پەهلەوی لە دادگایەکی نیزامی و نادادپەر و ڕواڵەتیدا کە لە خاکەلەوەی ساڵی 1326 هەتاویدا هەر لەو شوێنێکە کۆماریان تێدا ڕاگەیان بوو، پێشەوا و سادی قازی و سەیفی قازیان لە سێدارەدا بەو ئامانجەی کە کوردی پێچاوترسێن بکە و دەنگی مافخوازی و حەقبێژی کوردی پێکەپ بکات. هەرچەند کە ڕێبەرانی کۆمار لە ژیاندا نەمابوون، بەڵام ڕەوڕەوەی مێژوو و کاروانی خەبات و تێکۆشانی کورد بۆ ڕزگاری نەتەوایەتی و داڕنینی نیری کۆیلەتی لە وەستان نەوەستا و بەجێی قازیەک دەیان سەدان هەزاران ڕێبوار و قوتابی قازی هاتنە مەیدان و دێژەیان بڕێگا و ڕێبازی پێشەوا و کۆمارە ساوایەکەیدا و تا وەدەساتنی هەموو ئەو ئاوات و ئامانجانەی ئامانجەکانی نەتەوەکەمان لە خەبات و بەرخۆدان ناوەسن. با دوژمنان باش بزانن کورد گەورەترین سەرمایەی ژیانی کە بیتیە لە گیانی دەبەخشێ، بەڵام لە بەرابەر داگیرکەران و شوریستاندا چۆک دانادات ناچەمێتەوە کە ڕۆژ نابا و هەر بە پێوە دەمێنێتەوە. لە کارەساتی پڕئێش و ئازاری دای خاکەلەوە 77 ساڵ تێدەپەڕێت، وەک تراژیدیا و بیرەوەریەکی تاڵ و دڵتەزێن لە ناو هەناو و دەروونماندا دەمێنێتەوە و هەموو ساڵێک لەو ڕۆژەدا یاد لەسەر قافڵەی شەهیدان و ڕێبەرانی شەهید و وەگەشت شەهیدانی کوردستان دەکەینەوە. مەسەلەیەکی کوردی هەیە کە دەڵێت هەموو شتێک لە باریکیدا دەپسێت، بەڵام زوڵم و زۆری لە ئەستوریدا. هەر بۆیە گەلانی ئێران دەست لە ناو دەستی یەک لە ڕۆژی 22 ڕێبەندانی 1357 هەتاویدا ڕژیمی پاشایەتیان تێکەوە پێچاو و بۆ هەتا لە زەبڵدانی مێژویان خست. بەداخەکی گرانەوە ئاخوندێک کە لە وشک و کۆنەپەرستەکان دەستیان بەسەر ڕەنجی خوێن و چۆرەوەری خەڵکی بەشمێنەتی ئێراندا گرت و لە گشت ئەو بەڵێنیانەی کە بە خەڵکی ئێرانیاندا بوو پەژیوان بوونەوە. ئاخوندەکان کا لە سەرەتای بەڕسەبووگرتنی دەسەڵات دەستیان بەڕاو دوونان و کوشتنی ئازادی خوازدا و نیشتیمان پەروەران کرد. لەو بەینەشدا گەلی کورد و بەلیچ بەهۆی داوای چارەی چارەسەری مافی نەتەوایەتی بە شیشێریان پێبڕا. ڕەشەکوژی و بێدادی ڕەژیم دەنگی ئازادی خوازان و نیشتیمان پەروەرانی کپ نەکرد و وەڕۆڵەکانی گەلەکەمان بە هەر شێوەیەک کە لە دەستیان دێت لە خەبات بە دژی سەرڕۆی و فاشیسمی مەسەبی ناوەستن و بەرەنگاری داگیرکەران دەبنەوە. هەروەک دەڵێن مست لە درێژەی دەگەرێتەوە. هەر بۆیە گەلەکەمان لە زۆر بواردا پاشەکشەی بە داگیرکەران کردو و ویست و داخوازی خۆیانیان بەسەردا سەپاندون. سڵاو لە گەورەی ڕوحی پێشەوای مەزن سەرقافڵەی شەهیدان بناغەدانەر و دامەزنەرەری حیزبی دموکراتی کوردستان. سڵاو لێگانی پاک و بێگەردی هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری گەل و نیشتیمان. سڵاو لە بنەماڵەی سەربەرزی شەهیدانی سوورخەڵات و بەندیە سیاسەکان. سپاس و ڕێز بۆ ئێوەی بەشداربوانی ڕێوڕسمی دای خاکەلەوەی ساڵی 2724 کوردی. بە سپاسەوە کۆمەڵی پێشمەرگەی دێینەکانی حیزبی دەموکراسی بیست.
زۆر سپاس کاک ساڵەگیان ئێستاش وابڕگەی ڕێوەڕسمەکەمان بە کورتە شار و پەخشانێک لەلایەن کاک ئاکۆ ئەلیاسیەوە کۆتایی بە ڕێوەڕسمەکەمان دێنین. خوشک و برایانی خۆشەویست و کاتتان باش. ئەوڕۆ ئەم یادە بە بۆنەی شەهیدانی سوورتەڵاتی ڕێگای ئازادی کورد و کوردستان لە سەروی هەمویانەوە ڕێبەری گەورەی کورد قازی محەممەد یەکەمین سەر کۆماری کورد لە تەواوی مێژوویەتی کوردە سەری ڕێز و کوڕۆژدا دەنوێنین تۆ لە پاڵ گۆڕی نەبەر کاکتای عەتیقی لەگەڵ هەموو شەهیدانی کوردستان بەڕۆ بەدڵ زەماڵ بە خوێن پەیمان نوێ دەکەینەوە کە تاگەیشتن بە ئامانجەکانیان ئامانجەکانیان سەربەستی و ڕزگاری خەڵکی کورد لەژێر دەستیە لەژێر بۆ لە ڕاستیدا من هیچ ئامادەیم نەبوو شعر بکۆنمەوە، بەڵام یەکێ لەو شعرانم کە لە میدیای کوردیا بەڵاو بووەتەوە لەسەر داوای هاوڕێیانی کۆمیتە دەیخوێنمەوە عادەتیشم قەت نییە من بە مۆبایل شت بکۆنمەوە. هەم شعرە پێشکەش دەکەم بە ڕۆحی نەمری هەموو شەهیدانی کوردستان و قازی و هاوڕێیانی لەسەرەوەی هەمویان. سەردارانی سەرسێدارەی ڕێی ئازادی بەلێوی سەوزی خاکەوە بەلێوی سەوزی خاکەوە دەڕوێن لالە لە قوڵایی زام و خوێندا بەلێوی سەوزی خاکەوە دەڕوێن لالە لە قوڵای زام و خوێندا چ سەحەرێک بوو بە بانگی ئازادی ڕێ فەرشی سوورم ڕاخستووە تا چاو بڕکا لە پێدەشتا لە ئاسمانمان چەند ئەستێرن قامک ژمێر لە ئاسمانمان چەند ئەستێرن قامک ژمێر لە ڕۆحی نەمری پاکی ڕووناکیەوە تاڵە تاڵە چۆڕاو نەتانیە و تاریکی سنگی سووری بێژووی تاری ئەم دیارە سەروەرانی سەودا سرم بۆ سەربەخشین لە ڕێی خاکە چوون و کەچی بوون بە سرود بۆ سەربەستی لەوەتەی هەن هەتا لووتکەی مێژوو دیارە هەر بە پێوەن مەشخەڵانی سووری بیرن لە شەوە زەنگی بێدادی نەدەنەون نەپیر دەبن و هەتا کوردیش بوونی هەبێ قەت نامرن سەردارانی سەرسێدارەی ڕێی ئازادی. سڵاو لە ڕۆحی باکی شەیدا. ئێستاش کۆتایی بەرەو ڕسمەکە دێنین، بەڵام پێمان خۆش هاوڕێیان لەسەر مەزاری شەهید ڕسمێک پێکەوە بگرین ئەگەر زەحمەت کێشن بێنە پشتگۆڕی شەهیدەوە لەبەرەوەی هاوڕێیانی بەشی کامێرا و فیلم بتوانن وێنەکان بگرن. ئەوە هیچ ئەوە گۆڕە شهيدان أي شهيدان أي شهيدان أي شهيدان نام لنا ونشانتان نام لنا ونشانتان يومونا رابريما يومونا رابريما ونبشتو سنگليما پشتو سنگلیما تادی برزی تن لسلنا تادی برزی تن لسلنا دشمنی گل تن ودلنا دشمنی گل تن ودلنا
ای شهیدان ای شهیدان ای شهیدان ای شهیدان نامرنا و نشانتان نامرنا و نشانتان تا شهید خینین رژه تا شهید خینین رژه تا کو گلتا وین چیجه تا کو گلتا وین چیجه داری آزاد